حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێم داگرنگێکی زۆری بە ڕێگەوبانەکان داوە. سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەڵێت کە ڕێگەوبانەکان شادەماری گەشانەوەی سەکتەرە جیاوازەکان لە هەرێمی کوردستان هەر بۆیە لەم کابینەیەدا گرنگی بە چاکردنەوەی ڕێگەوبانەکان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچە هاوکات خزمەتگوزاری زیاتر بە هاوڵاتیان کراوە. لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا ئەبریکاری وەزارەتی گواستنەوە و ئاوادانکردنەوە نیشتەجێکردن لەگەڵم دەبێت لە ئەستەدیۆ. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. پلانەکانی حکوومەت چی بۆ تا ئێستا بۆ چاکردنی ڕێگەوبانەکان بە تایبەتی تا چەندە کاریگەر بووە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ گەیاندنی خزمەتگوزاری زیاتر؟ بەڵێ سەرەتا پێشوەی وەڵامی ئەم پرسیارە دەم حەزەکەم بە بۆنەی سەری ساڵی کۆچی و پیرۆزبایی لە جەناب و بینەران و هەموو مسلمانان بکەین. ئینشەڵڵا مای خێر و خۆشگوزارانی بێ بۆ هەمووان. لە ڕاستیدا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە کارنامەی جەنابی سەرۆکی حکوومەتە یەکێک لە سێکتەرە گرنگەکان بواری ڕێگاوبان بوو کە احتیمامی پێ بدرێ و فعلەن پەیمانەکەش تا حەدێکی زۆر گەیشتە جێکە پرۆژێکی زۆری ڕێگاوبان لە هەرێمی کوردستان لە ماوەی 4-5 ساڵەیە جێبەجێکرا بە پێی ئامارانی کە لە بەردەستی ئێمە 440 پرۆژەی ڕێگاوبانی جۆرا و جۆر لە پرۆژەی گەورە و بیگرێت تا مامناوەند و بچووک جێبەجێ کراوە. 1295 کیلومتر ڕێگەی تازە لە هەرێمی کوردستانە تەواو بوو خراوەتە خزمەتی هاوڵاتیانەوە. لە ڕووی سیانەشەوە 11 دایری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبان لەسەر تاسەری هەرێمی کوردستانە دامەزراوە و ئەمانە هەموو پێشینەی مانگانەیە هەیە تا ئاستێکی باش متابعی کێشەکانی سیانە ئەکەن و گرنگێکی تەواو بە کەرتی ڕێگاوبان ئێن و چاکی ئەکەن و چاودێری ئەکەن. باشەمە تا چەندە گرنگ بووە هەم لە ڕووی ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستانە باتە قۆناغ و هەنگاوێکی پێشکەوتوترەوە لە سەکتەرە جیاوازەکان وەکو بژانەوەی کەرتی گەشتیاری و بەرهێنان ئابووری ئەمانە تا چەندە هاوکار بوونە لە بژانەوەی ئەو سەکتەرانە؟ بەڵێ ئەکید یانی ئەگەر ڕێگایەک بە دووسایت بێ یا کواڵیتیەکەی باش بێ یا بە شێوەیەکی گونجاو دروستکرا بێ هانی ئەوەدا کە خەڵک بۆ ئەو شوێنانێکە شوێنی گەشتیارین یان هاتوچۆکردنی بڵین کۆمەڵایەتی پێویستە فراهم ئەبێ ئاسان ئەبێ لەو ڕۆ بەڕاستی هەوڵی زۆر دراوە حکوومەت یاریێ هەرچەندە هەموو بەرنامەکە نەتوانراوە جێبەجێکرێت 100% ینی زۆر شوێن هەیە تۆڕەکەی تەواو گەشەی کردو هەندێک شوێن هەیە لە ڕوبعە هەیە لە نیوایە و بۆ شێوەیە کاریداکرا. زۆر باشە. ئێستا ئێمە لە راپۆرتەکە بەرلەما ماژمان بە ڕێگەی بالیساندۆڵی خۆشناوەتی کرد بڕیارە ڕێگەکە بە تەواوەتی تێک بدرێت چاک بکرێتەوە قیرچاو بکرێتەوە چەندی پێدەچێت تا چەندە خزمەت بە هاوڵاتیانی و ناوچەی دەکات لە ماوەی ڕابردوودا زۆر گلەیی لەو ڕێگەوبانە دەکرا؟ بەڵێ ئەم ڕێگایەکێکە لە ڕێگە سەرەکیەکان کە سنووری پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین بە پارێزگای هەولێرەوە ئەبەستێتەوە. بەڕاستی ئەو بەشێک کە ئەکەوێتە نێوان مەفرەقی زیینەتی تاکو شکارتە زۆر تێکچوو بوو زۆر خراببوو بۆیە دەرخسێکی تۆکمە ئامادەکرا کە قیرەکە کاملەن نزیکی 20 کیلومتر هەڵبدرێتەوە و چینەکانی بن قیر بەهێز کرێ و قیر بکرێتەوە. هەرچەندە پرۆژەکە کۆمەڵی گرفتی ینی دارایی مەسلەی سەرفنەکردنی پێشینەکانی هاتە ڕێ لە ماوەی ڕابردوو بەڵام خۆشبەختان لەم 2-3 مانگەیە بە سوپاسەوە سەرۆکایەتی ئەنجومەن پێشینەکانی خەرج کرد هەر هەمووی و کۆمپانی ئێستا کەوتۆتەوە کار 11 کیلومتر ڕێگە هەڵدراوەتەوە هەوڵ ئێن ئەم 11 کیلومتر تەواوکەین. ئەگەر زانیمان بارودۆخی دارایی باشە ئەتوانین بەرنامە بۆ کۆمپانیا دانین کە مەسافەی زیاتر هەڵاتوە بەڵام بەڕاستی نامانوێت هەڵی بدەینەوە نەتوانین چاکیکردنەوە بۆی هاوڵاتیان نەکەونە گیر و گرفت. باشە دکتۆر زۆربەی کێشەکانی ڕێگەوبان و تێکچوونی ئەو ڕێگەوبانانەی کە قیر کراوە دواتر تێک دەچێت هاتنی بار هەڵگرەکانە لەو جادە سەرەکیانەی کە ڕێگەی هاتوچوی هاوڵاتیانە تا چەند دەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت هەم بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان هەم بۆی ڕێگەوبانانە پێویستی بە نۆژەنکردنەوە نەبێنێتەوە جارێک. بەڵێ لە ڕاستیدا کۆنتڕۆڵکردنی ترافیک بابەتێکی زۆر گرنگە لەسەر ڕێگەوبان هەر چاکردنەوە بە تەنها کافی نیە بێ ترافیکیش کۆنتڕۆڵ کرێمە داوامان لە وەزارەتی ناوخۆ کردووە کە لیژنەی باڵای ترافیک ببوژێنرێتەوە کە لە ساڵانی ڕابردووە هەبوو بۆ ئەوی ئێمەش هاوکار بین لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچووە ئەم ترافیکە ئەم بار هەڵگرانە چۆن هاتوچۆ بکەن چونکە ئێستا ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە پرسمان پێ ناکرێت و ئاگادارنی لە مۆزوعە لە ئێستادا بەداخۆ دوای ئەوەی کە نەوت ڕاگیرا بە بۆری ژمارەیەکی زۆر تەنکەر نەوت ئەگوێزێتەوە نزیکی 2500 بار هەڵگر و تەنکەر لە نێوان سلێمانی بەرەو هەولێر هاتوچۆەکە. ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە سەرۆکایەتی ئەنجومەنمان ئاگادار کردوەوە کە پێویستە ئەو ژمارە زۆرەی بار هەڵگر لە کەرکووکەوە هاتوچۆکە بۆ پێکە دووسایدە و ڕێگاکە تەحمولەکە چونکە نەمانتوانی وەجارێ دووسایدەکانی نێوان هەولێر و سلێمانی تەواوکەین بۆیە ئەو ڕێگانی کە هەیە ڕێگەی لاوەکی حسابن و ڕێگەی سەرەکی نین و توانای هەڵگرتنی ئەو هەموو بار هەڵگریان نیە بۆیە کە پیاتی ئەپڕێ ڕەنگە لە ماوەیەکی کورتە عەزیەتی باش بڕیارنی ڕێگەکان جیا بکرێتەوە ینی چۆن واتە بۆ بار هەڵگرەکان ڕێگەیەکی جیا هەبێت دەرەکی هەبێت لاوەکی هەبێت بۆی کە بتوانێت ناخێت چونکە هیچ ڕێگایەکمان نییە تەحمولی و بار هەڵگرە زۆرە بکە ڕێگای سەرەکی گونجا و ڕێگەی سلێمانی کەرکووک هەولێرە گەر هاتوچوێ پیا بکەن کێشەیەک نابێت ئەمانی تر جارێ
پلانی وەزارەت بۆ بە دووسایدکردنی ڕێگاکان تەواو نەبوو تا ئەگەر دووسایدەکان تەواو بووە ئاسایی بوو چەند بار هەڵگری بێتە سەر. بەڵام بۆ نمونە ئێسامەیە کە لە بالیسانێکن بە کواڵەتیەکی باش چاگەکرێتەوە ئەگەر بار هەڵگریشی بێتە سەر ومێدی زۆرمان هەیە کە هیچ شتێک نەچێتەوە خۆڕاگەر بێت. باشە دکتۆر ئاماژەتان بەوە کرد کە 440 پرۆژەی ڕێگەوبان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکراون یا جێبەجێ دەکرێن لە داهاتوودا تەواو دەکرێت. ئەمانە ڕێگەکانی دووسایت دەگرێتەوە بۆ کام ناوچە بە تایبەتی هەموو ناوچەکان بەبێ جیاوازی لەم خزمەتگوزاریانە ئەتوانن سوودمەند بن و هاوکات ناو شارەکان دەگرێتەوە یا دەرەوەی شارەکانە بەگشتی. ئەم پرۆژانی من باسێکم هەمووی دەرەوەی شارەکانە چکە ناو شارەکان شەقامی ناو ئەدرێ و ئەوە سەر بە بڵین وەزارەتی شارەوەنی و گەشت و گوزارە بەڵام ئەمە دەرەوەی شارەکانە لە ڕاستیدا بەرنامەکان جۆرا و جۆرە بۆ نمونە ڕێگاکانی نێوان هەولێر دووەک زاخ و خۆی ئاستەکەی لە پێشەوە بۆیە توانێت لەم کابینەیە زۆربەی زۆری پارچەکانی تەواو کرێ بەڵام ڕێگاکانی نێوان هەولێر بەرەوسلێمانی لەبەرەوەی ڕێژێ ئەنجامدانی زۆر کەم بوو نەتوانرا تەواوکرێت بودجێ پێویست نەتوانرێت تەرخانکرێت بۆ تەواوکردنی بەڵام دیارترین ئەو پرۆژانی کە لە ماوەی 4-5 ساڵە سەرەکین و تەواو بوون ئەتوانین بڵێن ڕێگەی هەولێر دووسایدی هەولێر بەرە و پردیزەی گەورە بابڵێنزەی گەورە خۆی و لەوێشەوە بەرەو دووهۆک و زاخۆیە هەروەها تونێلی پیرمام و بەستەرەوەکانێتی کە ئەمانە ڕێگەی سەرەکی بوون تەواوکران بەڕاستی پردی دەربەندی ڕانیەکێک بوو لە پرۆژە استراتیژی گرنگەکان زۆر وەزارەت ئیحتیمامی پێدا و پرۆژەکانی ترمان هەیە بۆ نمونە ڕێگەی کەلار دەربەنی خان کە زۆر مەبەسمانە گرنگە خۆشبەختانە ئێساوە پارەی بۆ خەرج ئەکرێ ڕێژەی ئەنجامدانی لەسەر و هەشتاوەیە و ئەشواڵی باشی بڕیوە. زۆر باشە چه پرۆژێکی دیکە لە بەردەستایە بۆ داهاتوو کە گرنگ بێت بۆی کە بتوانێتم شارانە بەیەکەوە لە ڕێگەی سەرەکی بەیەک ببەستێتەوە هاوکات وەزارەتی ئاودانکردن و نیشتەجێکردن چه پلانێکی بۆ داهاتوو بۆ ڕێگەوبانەکان لە هەرێمی کوردستان هەیە؟ لە ڕاستیدا تموحی ئێمە زۆر زۆرە و تموحە گەورەیەش بودجەی زۆری ئەوەیە کە ئەمە گەورەترین ئاستەنگە لە بەردەمانە ئێستا ئێمە ماسەر پلانی ڕێگەوبان لە هەرێمی کوردستان وا تازە ئەەکەینەوە ئەبدێتی ئەەکەینەوە بەپێ ئەوە دیاریمان کردو لە هەر شوێنێک کە دووسایدەکان تەواو نەکرابێتن تەواو بکرێت ئەوە ئیحتیمامی سەرەکی ئێمە ئەوەیە کە ڕێگەی بەستنەوەی هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان بە شارە سەرەکیەکانی هەرێمی کوردستانەوە بە خاڵە سنووریەکانەوە بە دووسایت بێ ئیجاتر کە ئەڵێن ڕێگەی دووسایت پردی گەورە لە خۆ ئەگرێت و نێل لە خۆ ئەگرێ ئەمانە استراتیژیەتی سەرەکی وەزارەتی ئاوەدانکردنەوە کە هەوڵ ئەین ئەگەر بودجی باش بکەوێتە بەردەستمان بەپێ ئەو ماستەر پلانە بە شێوەیەکی زانستی تەکنیکی و ئەندازیاری پرۆژەکانی ڕێگاوبان کە خۆی لە گەورەترین بەشی بە دووسایدکردنی ڕێگاکان نابینێتەوە کاری لەسەر باشە هەم لە ئەم پرۆژانە هەم لە چاکردنی ڕێگەوبانەکان تا چەندە ستانداردەکان و هەروەها پێوەری کوالەتی لە بەرچاوگیراوە تا چەندە کار بم بابەتە گرنگانەوە دەکەن لە ڕاستیدا ماوەیەک بەر لە ئێستا جەنابی سەرۆکی حکومەت سەردانی وەزارەتەکانی کرد سەردانی وەزارەتی ئێمەشی کرد یەکەم ڕێنمایی ئەوە بوو کە ئێمە کەمی کەم ئیش بکەین بەڵام بە کوالەتی بەرزگاری ینی ئەوەی کە زۆر و وەکو چۆڵی کوردەواری لە زۆر و بۆر نەبێ ینی زۆر ئیشکەین و مجرد شێوەیەکی کاتی بە تێکشێت بۆیە هەموو تەرکیزی وەزارە لەسەر ئەوەی کە کوالەتی بەرزکارێت تا ئێستا تا ئاستێکی باش گەیشتون زۆربەی زۆری ئەو کارانی سیانە کە ئەکرێن نەوعێتی باشە و تێک ناچێتەوە بەڵام وەکوتم ڕێگایەکی ئاسانی لاوەکی کە بار هەڵگرێکی زۆریێتە سەر بەڕاستی ئەگەر سیانە شکرد بێ هەر تەحمل ناکات تێکەچێت زۆر باشم پرۆژانە تا چەندە کاریگەریان لەسەر جوانترکردنی سیمای شارەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێگاکانی دەرەوە هەبوو کوردستانێکی بەهێز و ئاوادان بەردەوام دروشمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی ئەمە چەندە سەرنجی لایەنەکانی دیکەشی ڕاکێشاوە بەڵێ لە ڕاستیدا ئەو پرۆژانێک ڕێگاوبانی دەرەکی کە لە هەرێمی کوردستان ناکرێن هەم لە ڕووی کوالەتی تەکنیکی و زۆر بەرزن هەم ئیحتیمامان بەلایەنی لاندسکیپین و جوانکاری ژیاوەکە تا حدێک ئەمەش لایەنێکی گرنگ ئێسا بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆرانە دوو پرۆژە هەیە فلای ئۆڤەرەکانی لای کۆڕێ لەگەڵ بە دووسایدکردنی سپیلک بۆ خەلیفان ئەمانە جگەلەوەی کە بە کوالەتێکی تەکنیکی باش جێبەجێکردن بەڵام کۆمەڵێک تازەگەری نوێشی بیوتێرنی تایە بە کوالەتێکی بەرز بە جۆرایەتێکی باش جێبەجێکراوە کە ئەمە یەکەم جارە لە کوردستانە جێبەجێکرێت لە ڕاستیدا ماوەی پێش ئێستا لە کۆبوونەوەیەک بووم لە بەخا کە کۆمەڵێک پارێزگایەکانی بەغای تیا بووە کۆمەڵێک بریکاری وەزارەت بوو کۆبوونەوەیەک بوو هەمویان ئیشادیان بە پرۆژەکانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە بە تایبەتی پارێزگای مووسڵ باسی کرد کە چۆن ئەو ڕێگا باشان لە هەرێمی کوردستانە ئەکرێ با ئێمە بچین لەوانەوە فێربین با ئەمە بچین چاو لەوان بکەین ئەگەر ینی پێ هەڵانێکی زۆر نەکەم بەڵام لە ئاستێکی زۆر بەرزین لە بەشەکانی تری عێراق زۆر لە پێشەوەین ینی ئەو کوالەتیە و ئەو تەسەمیمانەی کە لە ڕێگاوبانی هەرێمی کوردستانە بەکاریە لە ناوچەکە ئەنی زۆر بەرزە و لە ئاستێکی بەرزایە بەڵێ بڕیار بوو کە پرۆژەی هەڵی ئاسنی نیش لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت ئەگەر
زانیاریمان پێ بدەیت کە بەکوێ گەیشتوایە دەکرێت؟ هەر ئەوەی پارکە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە دراستەکەی ڕادەسی ئەنجومەنی وەزیران کرد دراستەی جەدواکە بووە. ئەوە تا چەندە کاریگەری هەبێ بۆ گواستنەوە لە هەرێمی کوردستان بۆ ڕێگۆبان بە تایبەتی؟ ئەو پێشەش کراوە بە ئەنجومەنی وەزیران و چاوەڕێ هەنگاوی نوێی بزانین چی زۆر باشە. بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن زۆر سپاس. سپاس بۆ سەر سپاس.